سڵاوتان لێ بێ هاوڕێیانی ئەم سەفەرە ئاسمانیەی مانگی ڕەمەزان. سڵاوتان لێ بێ لەو کاتەدا کە ڕۆحتان بە هەوای بەرزایی خۆی گەیشتووە، لەو کاتەدا کە تینووی مەقامی سەبرن، لەو کاتەدا داگیرساوی کوورەی شکرن. سات بە ساتی ئەم مانگە لە پیرۆزیدا بن، مانگی خەڵوەت بۆ ڕاز و نیازی مەحرەمانەتر، خەڵوەتێک کە تیایدا ڕۆژەکانمان دەدەینە بەر پرشنگی خۆرێکی تر، شەوەکانمان دەخەینە بەر خەرمانەیەکی تر، تونێتیمان دەدەینە بەر ئاوێکی تر، برسێتیمان دەبەینە سەر خوانێکی تر، هەناسەمان تێکەڵ دەکەین بە نەسیمێکی تر، نیگاشمان دەبڕینە ئاسۆیەکی تر. لێرەشدا لەم هەورازە سەخت و کوڕەشدا هەناسەی ویردێکی نەبەوی دێتە دەر، دەبێ من ئاوێتەی هەناسەی خۆمی کەم. لە لێژی بەرەو ڕووی خەرەندی مەرگیشا سوورەتی بروجێ، لە سنگی ئەو ماه و نزارە نەخشاوە، دەبێ من لاپەڕەی دڵی بۆ ڕابخەم. لە ڕێگەی قاقڕی کۆشەنی جالوتە، بریسکەی کانیەک لە جێپی تاالوتە نەخشاوە، دەتوانم کومێکی لێ بدەم. بە دەوری ئەم بیرەی نوقمینێ و دەیجوورە، بە دەوری ئەم بیرەی نوقمینێ و دەیجوورە، ئەستێرەی زیکرێکی یوسفی دەدرەوشێ، من دەبێ بە گرشەی ڕوانینم تەڕ بکەم. لە نێو ئەو جەنگەڵی وحوش و ئەو کوولە و هەرایەی بایەقوش، هودهودێ لە دەرفەت دەگەڕێ هەواڵێ بهێنێ، دەبێ من بۆ دوورتر نیگای چاو هەڵبخەم. لێرەدا لە مەجرای ئەم کۆنە کەشتیە کونکونە و لەبەردەم پرسیاری حکمەتە، تەفسیرێ بە نەبرەی پیرێکی دەریایی شەوق دەدا، تەفسیرێ بە کەشفی زیندوویەک لە زمرەی ئەولیا، دەبێ من سێبەری دەنگ و ڕەنگ تێبگەم. لێرەدا لە جەرگەی گێژاوی زەریادا نەهەنگیش باوەشی واڵاکە، بڵاچەی تەسبیحات دەڕێژمە نێو مڵکی تاریکی، لەو ڕۆخەش جورعەیە لە سێبەر هەر دەبێ عیلەتم دەواکە. لەو لاوە لەو هەموو درەختە کە پەلیان لە ئاسمان بە سەما کەوتووە، ئاسایە چێ دەبێ کە بەر پێم ڕۆشنگە. ئیدیتا دەگەمە بەرزایی جیلوەگە، هەر بەردی لاجیوەرد، هەر دار و دەوەن و سێبەرن کە نوقمی کڕنوشی تیلاوەن، هەر تەیری باڵسەوزن لە حاڵی عروجن. لە هەموو ڕووبەرێ تولەڕێی خەڵوەتگەی دەلیلێ دیارە، لە هەموو مەجرایێ تەمێکی سپی بەرەو ڕووی مەلەکوت کشاوە، بەگرێکی توربەتی واریسی زەویشە، ئاوازی ئیقڕەئی ئەبەدی ڕژاوە. أيد الورى بحس الأوصاف في نبيك،
عيد الورى باب حس لو صافي نبيك وصفي أداب خوي شاهي عربيك بعيب وجودي لهم نقصي ببريكاي تشبيه قديريكم دلاراي بچيكاي هرشي كبلم چاوترنا بالاوترينا والشمس نشانه كول آثار جمالي والليل بيان رني قلب پروري خالي والنجم دداو شرحي مقامات كمالي يا رب مك أمسي نما خالي لخالي خالي لخيالي بقيمتها وانقشتر خالي لنقينا أسير يا بدر خورشید يا برخصار سيني وكو لو حدلي جنجيني اسرار ذات سي نبي ذات نسبي هردو مبرا ولا معار حاتم بقداوي دردي محتاج دو صدجار فرمان دابي فرمان دابي مثلي رسول قريشي بي آلاي فتوحاتي لسار عرشي شقي بي فرماني عثمان وأبو بكر وعلي بي
سلماني سليمان أبي عمري تشيبي أبي عمري تشيبي فاروقي كام من البادري الشيطان لعينا دارا شنا دارا ولنزار جاه جلالي وكهوري بهاور بمسال دستي نوالي دستي نوالي نايم دي وزمان تهيانا بمثالي شهاوني حبش خادمي درگاه بلالي بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ قبوڵ بێت ئینشاءالله. ئازان و خۆشەویستانمان لە بەرنامەی سیگەوهەر جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان. ئەم شەویش بە کۆمەڵێک مناجات و سرودی ئاینی دڵ و دەرونی هەموو لایەکتان ئاو دەدەین بەو وشە جوانانەی کە لە سرود و مناجاتە ئاینەکانماندا هەن و لەگەڵیشیدا لە بابەتێکی دیاریکراوماندا باز لە گەورەی قورئانی پیرۆز و مانگی پێداچوونەوە بە قورئان دەکەین لەگەڵ میوانە عەزیزەکانماندا. زۆر سپاس کاک دانیار. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش لە ستۆدیۆی سیگەوهەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لەگەڵ هاوکارم کاک دانیار و میوانە بەڕێزەکانمان زۆر بەڕێز شاعیر و نووسەر مامۆستانە بە زەورامی و زۆر بەڕێز سرودبێژ مامۆستا سەفین حسێن وەروەها کاک هێمن و تیمە جوانەکەی لێرە ئەم شەو هاوکارە ماماژەی پێکرد هەوڵ دەدەین مەجلیسێکی ڕۆحی و ئیمانی و عیرفانی و لە پاڵیشا گوزەرێک بەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگی دابەزینی و نازڵبوونی قورئانی پیرۆزە چۆن بتوانین ژیان لەگەڵ قورئان بکەین وەروە بگەڕێنەوە بۆ دەقە قورئانیەکان و قورئانیانە بژین ناوەڕۆکی بابەتەکەمانە بنمێ دەکەین ئێوەش بتوانن بە درێژای پرۆگرامەکە لەگەڵمان بێنەوە بۆ هیوای سوودێک بە ئێوەی ئازیز بگەێنین و دووبارە و هەزاران جار تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبوڵ بێ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. دەستخۆش مامۆستاگیان دەچین لێ مامۆستانە بەس مامۆستاگیان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابیشتان. سڵاو لە بینەرانی بەڕێز و ڕێزی تایبەت بۆ هەموو ئامادەبووانی بەڕێز. خۆ بەخێر مامۆستاگیان. مامۆستا تا چەند گرنگە لەگەڵەوەی کە چەندی عیبادەت ئەنجام دەدەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵیشیدا موسڵمانان قورئان ڕۆژانە ختمەکەن و ئەی خوێنەوە ئەمە بکرێتە پێداچوونەوەیەکی گرنگ بۆ ژیانمان بۆ کار و کردەوەمان بەوەی کە قورئانی پیرۆز بەسەر دەکەینەوە. بەناوی خوای میهرەبان بێگومان ڕۆژوگرتن کە بەڕواڵەت بڵین خۆگرتنەوەیە لە هەندێک لە داخوازی جەستەیی خۆگرتنەوەی لە خواردن لە خواردنەوە لە زۆر پێداویستی تری جەستەیی لەش یعنی بەمە جۆرێک لە برسیەتی بۆ دروسە بێ جۆرێک لە بێدەنگی بۆ دروسە بێ بەڵام متوانین بڵین لەو دیوە وەرگرتنی خۆراکێکی ڕۆحیە لە ڕاستیە وزەیەک ئینسان وەرەگرێ وزەیەکی ڕۆحی گەورە وەرەگرێ وەکو چۆن خواردنی ئاسایی ئەبێتە وزە بۆ جەستە و ئەبێتە جوڵە و ئەبێتە چالاکی و ئەبێتە با بڵین ئەم خواردنە بەرەبەرە لە جسمی ئینسانە یعنی کاریگەری لەسەر پێگەیشتنی ئینسانەکە هەیە وانە لەسەر با بڵین هەموو لایەنێکی ژیانی لەسەر تەندروستی ئینسانەکە لەسەر زۆر شتی تری ئینسان هەیە توانین بڵین یعنی بەشێک لە ژیانی مادی و جەستەیی بەستراوە بە خۆراک و بە کۆمەڵێک شتی ترەوە یعنی چۆن خۆراک بەرەبەرە سوود بە مرۆڤ گەیەنێ و ئەم مرۆڤ پێگەێنێ و جەستەیەکی ساغ و تەندروستی ئەداتێ عیبادەتەکانیش یعنی وزەیەکی ڕۆحی بە ئینسانە بەخشن
جا چ ڕۆژوگرتن بێ چ نوێژکردن بێ چ حەجکردن بێ عەمرە بێ هەر جۆرە عیبادەتێکی تر زیکر و تەسبیحات و ئەمانە لە ڕاستیە شتەکە هەر ئەو دقەیە نییە کە ئێمە کاتی لەگەڵا بەسەرە بین یعنی ئەو کاتێک کە ئێمە بەڕۆژووە بین ئەوە کاتی با بڵین وەرگرتنی وزەکەیە و ئەبێ ئەم وزەیە بەرەبەرە بە ژیانمانەوە دیار بێ یعنی کاریگەری لەسەر ژیانمان هەبێ ژیانمان بەرە و گۆڕانکاری بەرات جۆرێک لە ژیانەوە جۆرێک لە تازەبوونەوە جۆرێک لە با بڵین هێزمان باتێ کە بتوانین باشتر ئەرکەکانمان جێبەجێ بکەین جا لە ڕاستیە ئەمەوێت یعنیەوە بڵێم بەداخەوە زۆر جار لە مانگی ڕەمەزانە هەندێک کەستەوە ناڵێن هەمووان بەڵام هەندێک کەس وا بیرەکەنەوە کە مانگێک بێتەوە زیاتر پێویست بە پشودان و پێویست بە جاری وایە یعنی دوورکەوتنەوە لە ئەرکوکار و لە چی و لەو جۆرە شتانە لە ڕاستیە من ئەمە بە پێچەوانە ئەبینم یعنی ئەبێ ڕۆژوگرتن وزەیەکی وامان بداتێک کە مرۆڤ زیاتر هەست بە مەسئولیت بکە هەست بە بەرپرسیارەتی بکە بە تایبەت بەرامبەر بە ئەرکە ڕۆژانەکانی لە ناو خەڵکە لە ناو کۆمەڵگایە بەرامبەر بە کار و وەزیفەکەی کە هەیەی و یعنی ڕۆژوگرتن عیبادەتی ڕۆژوگرتن ببێتە تەواوکەری عیبادەتەکەی تر کە بڵین بەسراوە بە وەزیفەکانی ئینسانەوە ئەگەر ئێمە جۆرێک لە عیبادەتمان هەبێ بریتی بێ لە دروشمەکانی عیبادەت لە فەریزەکان لە زیکر و دوعا و ئەوانە جۆرێکی تر لە عیبادەت بەڕاستی ئەوەیە کە یعنی خوای گەورە با بڵین بە شێوەیەکی بنەمایی لە قورئانی پیرۆزە بە عیمرانی سەرزەوی ناوی ئەبا بەوەی کە مرۆڤ بۆ ئەوە دروست بووە ئاوەدانی لە سەرزەویە بکات وەکو چی وەکو خەلیفە وەکو جێنشینی خوای گەورە لە سەرزەویە یعنی ئەبێ عیبادەتەکە بەرەو ئەو وەزیفانەمان بەرێ لە ڕاستیە کە ئەو وەزیفانەش یعنی بەستراونەتەوە بە واقعی ژیانەوە نەک ئەوەی کە تۆ بڵین ئەم عیبادەتە ببێتە هۆکاری دوورکەوتنەوە لە ژیانیان واز با بڵین جۆرێک لە کەم تەرخەمیکردن تەمان جاروبار ئەم جۆرەشتانە ئەبینن یعنی کە کەسێک وایە ئەو کەسانەی یعنی کە بە ڕۆژوون زیاتر لە بەردەم با بڵین بەدەم ئەرکەکانیانەوە بەدەم کارەکانیانەوە بەدەم با بڵین خەڵکەوە بن لە جاران زیاتر یعنی بتوانن کاریگەریان لەسەر خەڵک هەبێ بتوانن یعنی خزمەتی زیاتر پێشکەش بکەن ئەخلاقیانەتر مامەڵە بکەن ئەمە یعنی بەم شێوەیە وەزیفەی ئەم دوو جۆرە عیبادەت ئەبێتە تەواوکەری یەکتر ئەوەی کە وتمان یعنی کە بەستراوە بە هەموو لایەنەکانی ژیانەوە کە هەموو کارێکی باش ئەبێتە عیبادەت و ئەمەش کە دروشمەکان بەم شێوەیە ئەنجامیان دەین ئەم کاتە یعنی ئەو کاتە ئەم دوو جۆرە عیبادەتە ئەبنە تەواوکەری یەکتر و ئێمە ئەتوانین مانایەکی جوان مانایەکی باش بە عیبادەت بدەین. مامۆستا گیان بەخێر بێی سەر چاو دووبارە خۆشحاڵ بێنم شو لە خزمەتا بە دۆستانی عزیزم ئەگەر ئیجازە فەرمووی بین لای مامۆستای خۆشەویستم کاک سەفین حسین ئێمە ئەگەر ڕابردوویەکی مامۆستا سەفین هەڵبەینەوە هەمیشە یادگاریەکی پڕ خۆش و پڕ جۆش و پڕ حەماسیە دێتەوە بیرمان یەخوا بەخێری مامۆستا پێم خۆشە خۆت ئەگەر قسێکەکە بێ لە خزمەتا بین دوای بین لای بابەتێک و کۆمەڵێک پرسیار وەڵام لە خزمەت جەنابتە. دەستان خۆش بسم الله والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لێرەوە دەستخۆشی ئەەکەم لە هەموو بەڕێزانەی کە لێرن ئانەشی کە ماندوون لە پشت کامێرن زۆر سپاسانەکەم بەرنامەکەتان بە حەقەت زۆر جێی خۆیەتی جێگایەکی جوانی گرتووە لە دڵی هەموو کەسانی کە بینەری بەرنامەکانن بە تایبەتیان بەرنامەیە تەمان شەوانی ڕەمەزانیش خۆتان ئاگادارن بەم بابەتانە پڕکردنەوەیکی تایبەتی هەیە خاصەتەن ئەم بەشانەی کە بابەتی عیرفانین وەکو گفتوگۆیەکی جوان کە جەنابی مامۆستایان دێنە ئێرە و جەنابی ئەم برا هونەرمەندانەش هەر ئەم ستافە خۆشەویستە و جەنابی کاگەمنیش من دەستخۆشیتان یەکەم خی گەورە تاعاتی هەموو قبوڵکە پێمان خۆشە گوێمان لە بەرهەمە بێ دواییەوە سەر کۆمەڵی باست و خواز لەسەر ڕابردوو و لەسەر کارەکانت زۆر باش پێمان خۆشە لە خزمەتا بینی گوێبیست بین زۆر چاک مامۆستا سەفین بە مێژوو زۆر مێژویە بەس ماشەڵا بەشکل هەر گەنج ئازایی نەگۆڕا بکە دام نابوو زۆر گۆڕابێ ئەهلی دڵە سەر بەرز بە قوربان زۆماکی بۆ بەری کاکەم مەسەری بینەکەیە بەس من جارێ پێشتر بۆ پێگەڕۆم فراتر سلوبی قاعەکە ئینشاءالله
محمد مصهري دينا بناغا وكولا كيجينا محمد مصهري دينا بناغا وكولا كيجينا سفيري عرشي علايا محمد يا ريدينا سفيري عرشي علايا محمد يا ريدينا كتابانا شراي برشاوقي عرفانا نشاني فاخري إنسانا دروشمي بازياينا نوينا ما وري آدم أواروش قري عالم لا أسماني نبوة ضلينا هيدو باروينا لا أسماني نبوة ضلينا هيدو باروينا محمد مصهري دينا من أغوكو كيدينا سفيري عرشي علايا محمد يا ريدينا سفيري عرشي علايا محمد يا ريدينا شفيعي روجي فاصلانا شبو خزموت بيقانا محمد دازكي حاشا لسلام داش خبارينا برحم ومهر ودوقانا عزيز وباك ودونانا رسولي اشتي وصوفا بجي ظلم وحقوقينا رسولي اشتي وزلفا بجي ظلم وحقوقينا محمد مصهري دينا بناغا وكورا كيجينا سحيري عرشي علايا محمد يا ريدينا سفيري عرشي علايا محمد يا ريدينا هتاويروني إيمانا شكولي شوقي كيهانا لن يوجيني شكولينا وكوبا بوري زيرينا محمد لاقيري عيما متين وجيرو برحيمة محمد ناحزي جالا ستاري بيرو زانينا محمد ناحزي جالا ستاري بيرو زانينا محمد مصهري دينا بناغا وكوها كيدينا سفيري عرشي علايا محمد يا ريدينا سفيري عرشي علايا محمد
لەخوا دەستان خۆش بێ خۆش بێ ماندوو نەبنی طبعا ئەم هەمیشە کە گوێر کاکسەفی نەگری ئەگەر گوزەرێ بکەی بەناو ڕابردووی کاکسەفینە کەشیتەوە سەر سرودەکانی حەزت لە جیهاد و کۆمەڵێکاری حەماسی و چون پێما بێ و کاتە باو و کاکسەفی ئوسلوب و ئەو شێوازە یعنی حەزت بەوەیە کە بەڕاستی نییە لە دەرگای مزگەوت لە جومعاتی دەرەوەی خۆ تەقینتەوە شمشێرەکە دەربێن لە خەڵک وا بۆ سەردەبان ئوسلوب و شێوازەکە شێروا بوو بەڕاستی یادگاریکی زۆر خۆشی تیا قوربان جوهدەکان جەنابی معلومی بە جەنابی مامۆستا و هەموو ئەو برایانەیە هەموو جوهدەکان بەپی زروفەکان ئەگۆڕێت طبعا وەکو خوای گەورە باسی ئەکا فەرمی وەجاهید هۆم به جیهادا کەبیرە دیارە مەسەلەی ئەو جوهدە هەر ئەوە بەشێکە کە بەڕێستان باسی یەکەن بەڵامی تر هەموو بوارەکان هەر بە ئەمماگە ئەزیزەوەەوە و هەموو ئەو نیشانەی کە ئێسا ستافازی خۆشەویستەیکەن هەمووی جوهدە هەمووی لیلایە بەڕاستی ئەمانە یعنی عەجەبەن لأمیر المؤمنین کە مامۆستا خیرە بۆ لا ژەر کاکسەفین هەر شتێ لەو ڕابردووە بێنیتەوە بیرمان لەو شتانی کە خۆش بێ دەست خۆش بێ ڕاستە بەدڵنیایەوە وەکو مامۆستا مامۆستافینش زۆر ڕاستی کۆمەڵێک واقع و ڕۆژگار هەبوو کە ڕەنگە کۆمەڵێک شت واجب بوو پێویست بۆ بەڕاستی کاکشوان بەڕاستی خۆش مێژوێکی ڕوون و ڕۆشن و جێگەی افتیخارە قۆناغێک لە قۆناغەکانی ژیان و ژیاری کۆمەلگای موسڵمان لە کۆمەلگایە پێویست بۆ وای کراوە بەدڵنیاییشەوە لە داهاتووشە ڕەنگە پێویست بهێرەکرێ دەنگی خۆش بێ مامۆستا نەبەزمن بێ لای بەڕێزت هەر لە ڕوانگەی ئەو حاڵەتەی کە ئێمە بۆ قورئان هەمانە بڕیار بێمە مسلمانین پیرۆستترین کەلام لە لامان کەلامی ئیلاهیە و پیرۆستترین کتێبش قورئانە لە لامان و کەلامی ئیلاهیش بە زمانێکی ئەدەبی تا ڕادەیەک شێعری جوان نووسراوە کەواتە جیاوازی تێگەیشتنی ئەدیب و عاریف و شاعیر و عاشق بۆ قورئان لەگەڵ منێک ڕەنگە زۆر شارەزانە بم چییە بۆ ئەم تێگەیشتە بەڵام بە زمانێکی سادە کە ئەو هاونیشتیمانیانەی گوێمان لە یەکگرمزانن ئەو سڕە چییە کە ڕەنگە کۆمەڵێک کەس زۆر قوڵتر لە بانەکانی قورئان تێبگەن بەڵام ئێمەش هەر ڕەنگە سیر بکەین چی بکەین ئێمەش وا قوڵ لە مانە جوانەکانی قورئان بکەین بەڵێ سەرەتا جارێک یارمەتیم بەی بەڕستەیەک ئەو سەرەتایی کە دەستمان پێ کرد تەواوی کەمە و سەرەتایە لە ڕاستیان شتێک لە دینا هەیە پێوتری حەقوڵڵا شتێکی شێ پێوتری حەقوڵ الناس هەندووشتا بێ تەواوکەری یەکتربن ئێمە جاری وایە بەڵێن یعنی عیبادەتەکان ئەمانە حەقی خوان لەسەر بەندەکان بەڵام لە ڕاستیشە حەق الناسیش هەر بە هەمان شێوە دیسانە بێتەوە بە حەقوڵڵا لە ڕاستیە ناکرێ بۆ نمونە ئینسان لەبەر حەقوڵڵا یعنی بڵێن کەمتەر خەمی لە مافەکانی خەڵک و لە حەقی خەڵکە بکە لە ڕاستیە یعنی ئەکرێ بڵین خوای گەورە جاری وا هەیە بۆ حەقەکانی خۆی لێخۆشبوونێکی زیاتر یان با بڵین ئەوانە هەبێ بەڵام حەقی خەڵک لە ڕاستیە شتێک ئینسان هەرەبێ بەجی بگێنێ یعنی کەمتەر خەمیکردنتیە لە ڕاستیە وەکو بڵێ کەمتەر خەمی ئەبێتەوە کەمتەر خەمیکردن بەرامبەر بەخوای گەورە جام دوایەوە ئێمە کە ڕەمەزان یعنی توانم بڵێم بە بەردەوامی ڕەمەزان ئێمە ئەباتەوە ناو قورئانی پیرۆز لە زۆر ڕوەوە ئێمە کاتێککە ئەچینە ناو قورئانی پیرۆزەوە یعنی هەست ئەەکەین کاریگەریەکی گەورەمان لەسەر دروسە بێ ئەتوانم بڵێم ئەم کاریگەریە یعنی سەرەتا لە ڕۆحەوە دەست پێەکە یعنی چونکە جاری وا هەیە ئێمە ئەچینە خزمەتی هەندێکگایت لەوانەیە ماناکانیان زۆر شارەزانە بین یان با بڵین هێشتا تەفسیری ئاەتەکەمان نەخوێن بێتەوە بەڵام بۆ خۆمان یعنی جۆرێک لە کاریگەری لەسەر ڕۆح و دڵ و دەروونمان دروستە بێ کاتێک گوێمان لە ئاەتێکی قورئانی پیرۆزە بێت تەنانەت یعنی وەکو زانین یعنی کەسانی نەشارەزاج لە زمانی عەربی حتا کەسانی دەرەوەی بازنەی ئیسلامەتی و دینداریش یعنی جاری وایە کە گوێیان لە قورئانە بێ هەست بەم کاریگەریە ئەکەن کە ئەمە یعنی بەشێکە لە کاریگەری قورئان کە ئەتوانم بڵێم یعنی ئەمە کاریگەری ڕۆحیە لەسەر دڵ و دەرونی ئینسانەکان یعنی قورئانی پیرۆز با بڵین ئەم کاریگەری هەیە توانم بڵێم یعنی هیچ کەلامێک هیچ پەیامێک یعنی بەم شێوەیە ئەم کاریگەریە لەسەر ڕۆحی ئینسانەکان
دروست ناکات لە ڕاستیە وەکو وتمێتری ئینسانەکان بە جیاوازی تەمەنەوە لە مناڵێکەوە بیگرا تا پیرێک لە خوێندەوار و خاوەن بڕوانامەیەکی بەرزەوە بیگرە هەتا با بڵین کەسێک کە خوێندەواریەکی وەهای نەبێ یعنی ئەمانەمان لە واقعی ژیانی خۆمانە لە کۆمەڵگاکانی ترە لە تەنانەت لە کۆمەڵگا ڕۆژ ئاوایەکانە بینیوە یعنی ئەم کاریگەریەی قورئان بەچ جۆرێکە تەمان ئەمە با بڵین ئەمە سەرەتای کاریگەریە کە بڵین لەم ئەم سەرەتایە هەر ئەو گوێگرتنە وەکو بڵی ڕۆحی ئینساندا ئاچڵەکێنێەوە قورئان مخاطبەی ڕۆحی ئینسانەکە و خوای گەورە لە 3 ئاەتە وحی بەگشتی و قورئانیش بە تایبەتی هەر بە ڕۆح ناوە بە و مرۆڤیش خاوەنی ڕۆحێکە بۆ سەرچاوی هەردوو ڕۆحەکەش خوای گەورەیە یعنی هەستەکەی ئەم نزیکیە ڕۆحیە لە بینی پەیامی قورئان و لە بینی ئینسانە بەم شێوە دروستە بێت جا ئەوەی کە دوایی یعنی بچینە ناو باسی قورئانەوە بەڵام وەکو بۆ پرسیارەکەی جەنابێت بەشێک لەم وەزیفە ڕۆحی قورئان بەستراوە بە زمانە شیعریەکەی قورئانەوە کە شیعریەتێکی زۆر بەرز و باڵا و قوڵی تایە و ئیقاعێکی تایبەت لە ئاەتەکانی قورئانە هەیە و مۆسیقایەکی تایبەت لە ئاەتەکانی قورئانە هەیە ئەم ئیقاع و مۆسیقا و شیعریەتە ئەم زمانە تایبەتە تەواوکەری ئەو وەزیفە ڕۆحیەیە کە قورئانی پیرۆزەیەتی ئێمە یعنی بەگشتی کاتێک کە گوێمان لە با بڵین بەرهەمێکی هونەری ئەبێ یعنی لە پێشەوە ئێمەش یعنی بەر کاریگەری ڕۆحیەکەوین یعنی هێشتا جاری وایە باش گوێت نەداوەتە وشەکان بەڵام هەر دەنگەکە هەر ئاوازەکە یان با بڵین هەر ئامێرێکی تری مۆسیقی کاتێک کە گوێی لێگری تۆ یعنی هەستەکەی لە ڕۆحەوە با بڵین جۆرێک لە تیونێتیت بۆ دروستە بێ کاتێک کە سێری تابلۆیەکی جوانی سروشتی ئەەکەی یەکسەر یعنی ئینسان با بڵین جۆرێک لە چێژی ڕۆحی لەم جوانیە وەرەگرێ لە بیستنی شا بە هەمان شێوە یعنی جۆرێک لە چێژەیە جا لە ڕاستیە یعنی قورئانی پیرۆز کە ئەمەیتیای ئەمە ئەتوانم بڵێم بۆ بە سەرەتایەک بە بناغەیەک بۆ ئەوەی کە لە دنیای ئیسلامیشا جۆرێک لە وتن هەبێ جۆرێک لە با بڵین بابەتی هونەری هەبێ کە هەر بە درێژایی مێژووی ئیسلام ئەم شتانە هەبووە بۆ کاریگەری خۆشیان گەیاندووە ئەتوانم بڵێم یعنی سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاریگەریە کە قورئان لەسەر ڕۆحی ئینسان دروستیەکە تەمان ئەگەر لە دەرەوەی دینیشەوە یعنی سەیری وەزیفەی هونەرکەی هونەر یعنی یەکێ لە وەزیفە هەرە گەورەکانی هونەر وەزیفەیەکی ڕۆحیە یعنی تێرکردنی ڕۆحی مرۆڤەکانە و ئەم وەزیفەیەش یعنی ئەم وەزیفە هونەریە ئەتوانین بڵێن یعنی زۆر جارە بێتە تەواوکەری هەندێک لە وەزایفی دینی جا ئەمە یعنی هەروەکو ئاماژە پێکردنێک کە ئێستا لێرە بابەتەکەمان هەم بابەتی قورئانەوە هەم گوێمان لە دەنگ و ئاواز و با بڵین هەندێک بەرهەمی هونەریە بێ یعنی بۆی بزانین ئەم شتانە لە هەندێک ڕۆوە ئەبنە تەواوکەری یەکتری و ئەوانیش یعنی تا ڕادەیەک ڕۆحی ئینسان ئامادەکەن بۆ جۆرێک لە بڵین گوێگرتن طبعا جاری وایە قورئانی پیرۆز لە پێشەوە بە ئیقاعەکەی دامانەچڵەکێنێ یعنی بە مۆسیقاکەی لە پێشەوە دامانەچڵەکێنێ بەرەو ماناکانی بەرەو پەیامەکەی بەرەو ئەو مەبەستەی کە ئەیەوێ بە ئێمەی بگێنێ جا هەر ئەمە یعنی هەر لێرەوە جۆرێک لە جوڵە جۆرێک لە با بڵین زیندویەتی بۆ ڕۆحی ئینسان دروستە بێ هەر لێرەوە یعنی جارێ قورئان هێشتا بەس وەکو وتم بە ئیقاع و بە مۆسیقا و بە تایبەتمەندی زمانەکەی بە شیعریەتەکەی ئەم کاریگەریە دروستەکە دواییش لەمانەکە ئەو کە باسی ئەو کاریگەریە کرد تا چەند گرنگە ئەم کاریگەریە بە شێوازێک بێ ئەو کەسی کە خوێنێت و لی تێبگا ینی زۆر جار من پێم وایە کە زۆر جار بەس تەفسیر بخوێنێت تۆلانی زۆر کاریگەری لە دڵ و دەروون دروستکات و لە ماناکەی تێبگەی زۆر باشتر بێلەوەی کە تێنەگەیت و قورئانی پیرۆز بخوێنیتەوە بڵێ طبعا چەند ئاستێک لە قورئان خوێندن هەیە یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک زۆر کەسمانەیە بە نەخوێندەواری خۆی فێری قورئان بووە یعنی عاشقی قورئان بوو بە شێوەیەک عاشقی قورئان وای لێ کردووە کە هیچ کتێبێک نازانێت بخوێنێتەوە بەڵام ئەتوانێت قورئان بخوێنێتەوە یعنی من خەڵکی لەم جۆرەم بینیوە یعنی خەڵکی بەتەمەن و ئەوانە توانێت گوێ لە قورئان بگرێ یان قورئان بخوێنێتەوە بەڵام خوێندەواریەکی ترین طبعا ئەمە بەپێی ئاستی خۆی چێژ لە خوێندنی قورئانەکە وەرەکرێ وەکو زیکر وەکو عیبادەت ئەمان ئەمە ئاستێکە یعنی ئەم جۆرە خوێندنە بێتە زیکر بێتە عیبادەت و ئەوانە وەکو وتم جۆرێکی ترەوەی کە ئینسان ڕۆحی ئینساندا ئاچڵەکێنێ جۆرێکی ترەوەی کە ئێمە بەرە یعنی بەرەو مانا و مەفهوم و بەرەو تەفسیر و بەرەو تێگەیشتنی قورئانی پیرۆز بڕۆین بەما یعنی وەزیفە گەورەکەی قورئانەوەی کە إذا دعاكم لما يحييكم أفمن كان ميتا فأحييناه يعني ئەم مردن و زیندووبوونەوەی باسی مردن و زیندووبوونەوەی فیزیکی و جەستەیی و ئەوە نییە یعنی وەکو بڵێ قورئان یعنی ئینسان با زیندوش بێ بە جەستە
بەڵام جۆرێک لە مردنی تایە ئینسانەکان ئەم قورئانە زیندوو یەکاتەوە ئەو زیندووبوونەیە وەکو وتمان هەم لە ڕۆحەوە هەم بەو مەعانیە بەو پەیامە بەو مەفاهیمە بەرزانە کە تایەتی و با بڵێن ئەوەی کە ئینسان بەو مەعانیە بەرزانە کە لە خوای گەورە و سەرچاوی گرتووە بەرەو کەماڵ بڕوە یعنی بەرەو پێگەیشتن بڕوە بەرەو پێگەیشتنی ڕۆحی بڕوە بەرەو پێگەیشتنی عەقڵی بڕوە یعنی عەقڵ و بیرکردنەوەی یعنی گۆڕانکاریەکی گەورەی بەسەرا بێت قورئان یعنی کاتێک کە تۆ بەرەبەرە یعنی بچیتە ناو تەفسیری ئاەتەکانەوە بچیتە ناو با بڵێن وردەکاری ئاەتەکانەوە جاری وا هەیە یعنی تۆ یەک یعنی وشەی زۆر بچووکی قورئان بە جۆرێک ڕاتەگرێ یعنی ئەتوانم بڵێم یعنی پێویستت بەوەیە کاتێکی زۆر بە بیرکردنەوەی خۆت بیت یعنی تا بتوانی لەو وشەیە لە مەبەستەکەی لە مەفهومەکەی تێبگەیت لەبەر فراوانی ماناکە لەبەر قوڵی ماناکە یعنی ئێمە پێویستمان بەم خوێندنە بەم چوونە ناو قوڵایی قورئان هەیە بۆ ئەوەی یعنی ئەرکی خۆمان بە تەواوی بەرامبەر بە قورئان بەجێبێنین نەک یعنی تەنها بەوە ڕازی بین کە بڵێن یعنی وەکو ئاستێک لە عیبادەت وەکو جۆرێک لە زیکر کە وتمان ئەوە شتێکی بەشێکە لە عیبادەت بەڵام یعنی گەورەتر لەوە ئەوەیە کە ئێمە چۆنم قورئانە ببێتە ئەوەی کە ئێمە بژیێنێتەوە وەکو ئاەتەکان ئیشارەتی پێەکەن لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی معریفیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی بیرکردنەوە و ڕوانینمان بۆ ژیان و لەوەی کە ئێمە لە ناخەوە بگۆڕێ گۆڕانکاریەکی گەورەمان تیا دروست بکە و ئەم گۆڕانکاریە گەورەیە وا بکە کە من ڕوانینم بەرامبەر بە ژیان بگۆڕێ و کە من ئەم گۆڕانکاریەم بەسەرهات بتوانم دنیاشم بەڕەو گۆڕانکاری بەرم و دنیایەکی نوێ ژیانێکی نوێ بۆ خۆم بنیات بنێم دەستخۆش بێ خاڵ لە باستوخواسی قسەکان تا باس لە مۆسیقیای قورئانی کرد بەڵێ ئایا لەناو قورئانە شتێکمانەیە مۆسیقی بێت یان ڕیتمێکی ڕۆحی تیا بێت ئایا لەناو قورئانە جەواهیریەکانی مۆسیقا و ڕیتمی هونەری جێ ئەبێتەوە و تایەتی بەڵێ بێگومان ئێمە چون ئەمڕۆ عفوم کە مامۆستا ئەگەر باس لە مۆسیقای قورئانی بکەی ڕەنگە تەفکیرت بکەن تۆزێک تەشکیلت پێ بکەن زۆر قسە لەسەر و بابەتاکرێ بەڵێ ئێمە یعنی زانایانی گەورە باسییان لە مۆسیقای قورئان کردووە یعنی بۆ نمونە سید قوتب لە کتێبی تەسویر الفەنی یعنی ئەو کتێبە تایبەتە بە باسی وێنە هونەریەکانی ناو قورئان و بە هەمان شێوە مۆسیقای قورئان ئیقاعی قورئان یعنی تەڵەن ئێمە جاری وایە وشەی مۆسیقایان هونەر و ئەوانە بە جۆرێک لە بەرچاومان بێزراوە کە تۆ بڵین ئەم وشانە ئەبیستی شتێکی ترت دێتە بەرچاو کە زۆر دوورە لە با بڵین لە دنیای قورئانەوە بەڵام لە ڕاستیە هونەر لە بنەمادا هیچ یعنی بەکو بڵین نەک هەر دووریەکی لە ئاین نییە بەڵکو بڵێم ئەتوانم بڵێم یعنی هەر ژیانی ئاینداران خۆی پڕ لە هونەر پڕ لە جوانکاری پڕ لە ناسککاری لە ڕاستیا وەکو وتم یعنی قورئانی پیرۆز کاتێک کە تۆ ئەی خوێنی ئێمە یعنی هەز بە ئیقاعی ئاەتەکانەکەین هەز بە مۆسیقای ئاەتەکانەکەین مۆسیقایەکی بەڵام زۆر تایبەت زۆر ئێمە گەر مەقاماتەکانمان نەبێت ناتوانین بە هیچ شێوازێک بتوانین نەتەرتیل و هینی خوێندنەوەی قورئانمان لەبێ بەڕاستی ئێمە لە مۆسیقای عالەمیە حەوت دانە مەقاممانەیە کاکسەفین باشتر دەزانێ کە ئەمە ئەساسیە گەڕێتەوە بۆ حەزرەتی پێغەمبەر داوود صلی الله علیه وسلم درودی خوای لەسەر بێ کە هەموو ئەو حەوت مەقامە مۆسیقی هەموو عالەم هەموو دنیا لەسەری کۆکن لەسەر ئەو حەوت مەقامەیە کە حەزرەتی داوود دایناوە چون بەڕاستی ئەگەر تۆ ڕیتمێکت نەبێ شێوازێکی خوێندنەوە و ئەحساسیت نەبێ بۆ بەرامبەر کە قورئانی پێ بخوێنی ناتوانی قورئانێکی جوان بەرجەستە بکەی بۆ گوێگر و وانی بینەران بەڕاستی بەڵێ یعنی وتمان ئەو زانایانە باسییان لە مۆسیقای قورئان کردووە مامۆستا ناسیری سوبحانی ئەڵێ لەوانەیە با بڵین بەرزترین ئاواز جوانترین ئاواز یعنی کە لەگەڵ ڕۆحی ئینسانە بگونجێ ئاوازی قورئان بێ یعنی ئەو یعنی نزیکترین ئاواز لە ڕۆحی ئینسانەوە ئەو ئاوازەیە کە لە قورئانی پیرۆزە هەیە ئەو ئیقاعەیە کە لە قورئانی پیرۆزە هەیە ئەمە یعنی هەندێک توێژەر یعنی بۆ نوێ توێژەرێکی یابانی قسە و باسێکی زۆری لەسەر ئیقاع و مۆسیقای قورئان کردووە وەکو ئەدۆنیسی شاعر لە کتێبێکی النەص القورئانی شتێکی لەو جۆرەیە باس لە بۆچوونەکانی ئەو توێژەرە یابانیەکە کۆمەڵێک یعنی زانای تر یعنی قسەیان لەوە کردووە کە
يعني قورآن ئیقاعێکی تایبەت مۆسیقایەکی تایبەت زمانێکی شیعری تایبەت کەوتمان لەبەرەوەی ئەم قورآنە لە ڕۆحەوە ئینساندا ئاچڵەکێنێ پێویستی بەم زمانە هوەریە هەبوو پێویستی بەم زمانە هەبوو کە زمانێکی پڕ بێ لە شیعریەت کە ئێماڵین شیعریەت جیاواز لەوەی کە شیعر بێ لە سەروی شیعرەوە لە سەروی هەموو هوەرێکەوە لە سەروی هەموو جۆرە ئیقاعێکی ترەوە یعنی ئیقاعی ئاەتەکانی قورآنی پیرۆز ناچێتەوە سەر ئیقاعی هیچ شتێکی تر یان هیچ بەرهەمێکی بەڵام مامەسەڵ و ڕتمی بەڵام مرۆڤ بەتوانێت ئاەتێک لە ئاەتەکانی قورآن بخوێنیتەوە يعني تواو رتمية بون مناهر قل هو الله أحد الله الصمد الطارق وما الطارق يعني هميان تواو رتمية بر هاتني قرآني بيروزيش لنيو كومالغاي عربي ودرجي عربي أو جنجيش كقرآني بيروزي لنازل بو زماني أدبي زماني كيباو بو وأسايش بو وشعر والرتم والدنگ وموسيقى بەدڵێن قورآنی پیرۆزیش بە هەمان وەک مامۆستاشی کردنەوەی زۆر جوانی بۆ کرد و باسیشی لەو زانایانە کرد کە بۆی کراوە زمانێکی مۆسیقی جوانە و بانگیش وەکو بەشێک لە عیبادەتەکانی ئێمە پەیامبەری ئیسلام جۆرێک لە جۆرەکان ئامۆژگاری و ڕێنمویان کە با دەنگ خۆشەکانمان پێشنوێژی بکەن بانگ بدەن قورآن بخوێنەوە بە دڵنیاییەوە من مفتینی ماوەستانە بەزنامێ لێرە شۆ لەسرم کەوێ گۆشت بە مطلقی حرام نەکرا بەڵام گۆشتی بەراز بە مطلقی حرامە و هەموو گۆشتەکان ناگرێتەوە خواردنەوەکان لە ئیسلامە هەمووی حرام نەکرا بەڵام خواردنەوە کۆلیەکان حرامن دڵنیام مۆسیقاش هەر هەمان کرێ هەمان یاسای بۆ دابێن بەشێک لە مۆسیقاکان ڕەنگە نە لەگەڵ کولتور و ئاین و دینمان نەگونجێ و بەشێکیشی بە پێچوانەوە ڕەنگە زۆر جوانیش بێ و ئاسایش و بەشێکیش بێ لە عیبادەت بۆیە بە مامۆسانە بەست تووشی سەرێشە نەکەین فتوای پێ نەدەین ئەوانە پێشتر یانی قسە و باسی لەسەر کراوە زانایانی گەورە هەر لە کۆنا قسەیان لەسەر کردووە یانی کۆمەڵێ بیر و بۆچوونی زۆر جوان بۆ نمونە لای ابن حەزم لای زاناکانی تر هەیە لەبارەی مۆسیقا لەبارەی بۆرانی لەبارەی بێدەمێکە تێپڕێنرا بێت یعنی بەڵامی تر قسەکە لەسەر جۆری یعنی هەموو شتێک هەموو شتێک جۆرێکی باشە یعنی جۆرێکی خراپ نەک هەر لە گۆرانی و مۆسیقا یعنی لەش خواردنا لە نازانم چی هەر شتێکی ترە بۆ تەقوی مامۆستاسەفی هەر با پرسیارت بێم ئەوە بێمەلات لە ڕوانگەی قسەکانی مامۆستای هەمن وەکو هونەرمەندێک و تێگەشتن لە مۆسیقا و تۆنەکان و حەوت جۆرە ئاوازی بۆ مامۆستاشی کردنەوەیەکی بۆ کرد بەڕێزی شت وەکو سرود بێژێک پیرۆستترین کەلام باسمان کرد کە کەلامی لایە بە زمانێکی مۆسیقی و ئەدەبی و شعری نووسراوە بەڕێزی شت کە ئەو شعر و ئەدەب و مۆسیقایە بەدەنگ ئەچڕی چەندێک پاڵنەتە چەندێک کاریگەرتەوەیان چی واد لەیەکات دەنگت گەرمتر و سەدات ساستر بێ بە وتنیان بابەتانە ئەوەی کە ئاشکرایە وەکو تەقوی باسەکە یادەبی نەبێ بۆ جەنابی مامۆستا یەکێک لە بێباوەڕەکان نیەتی خراپ بوو بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەبەسرێتەوە کە ئەبەسرێتەوە تەبان نوێژی ئێوارە دێ ئەو لە کۆڵەکەیەک یا لە شوێنە لە پشتەوە بەسراوەتەوە ئەو کاتە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام نوێژی مەغریبەکە بۆ هاوڵان و بۆ ئەسحاب ئەجا ئەو دەنگە پرسۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەبێت چۆن بوو بێ ئەو کەسەکە بێ بڕوا بووە دوای مەسڵمان بوونەکەشی تەبان ئەو باسیەکە فەرمێ وەڵڵاهی و ئاەتانی کە ئەخوێندەوە کادە قەلبی ئەن یەطیر ئەمە و ئاوازێک کە جەنابی مامۆستا باسیەکە ئەم سەوتەم کە گوێ لێ بوو ئەو نەزمە کەلامیم کە گوێ لێ بوو یعنی دڵم خەریب و ئەفڕی خوایە ئەمە باسی چییە ئەمە شتێکە من زۆر لێی دوورم من بۆچی هاتووم تووشی چی وم یعنی ئەوە پێچی هەر ئەم بابەتانە بێ بەشێکی پێم وابێ ئەمڕۆ دوێنێ شتێک لە سوسیال میدیا بڵاو بوو بۆ باست و خواسێکی عالەمی یەکێ لە ئیمام خەتیبەکان قورئان لە خوێنێ بە دەنگێکی خۆش پشیلەکە ئەوەندە بە ئارامی خۆی پێهاڵەزنێ یەکەمین بینەری عالەمەوە بەڵێ ینی ئەمە کاریگەری دەنگە کەوا ئەکا لە پشیلەیەکی وێزمان لە دوو لە ڕیجەنابتان حاشا حوزوری مەجلیس حیوانێک کە ئەوەندە بە ئارامی خۆی هەڵباتە سەر شانت و بە ئارامی لەسەر شان بە گوێویستی دەنگێک بەڕاستی ئارام بێتەوە ماچێگا ڕاستە ئەمە ئەنی شتێکی باو نییە شتێکی درۆ نییە شتێکە هەموو عالەم بینی کاریگەری دەنگێکە کارەگەری قورئانێکە کە بە ئارامەیەک کار لە دڵ ئەکا زۆر ڕاستە جا بۆ ئینسانێک گەرواوێ یان کاریگەری خاتە سەر حیواناتێ پشیلەیە بێ بۆ ئینسان چۆن بێ ڕاست دەکەواتە بە هەر لە مەجلیسە تۆزێک نورانیتر و ئارامتر و ئەوین دارانەتری پێم بە دەنگە خۆشەکەی نازانم بۆ خۆشت لەگەڵێ بێ هەر مامۆستا سەفین بۆ خۆی ئاوازێکی خۆش نەغمەیەکی ڕەنگین
دووهەمیان ئەشیالاکە بزانام دەشتەکەی هەنێ بەڵێ بسمام ئەمەی کەوتت من ئەم بەرهەمە زۆر شتێکی تایبەتە پێم خۆشە دوای ئەوە باس لەم کارە بکات هەر پێشوی دەستیش پێ بکەین تێکستەکە هی جەنابی مامۆستا ئەحمەدی ڕەحمەتیە موفتیزادە ئەو برانی مەکتەب قورآنیش کاک ئەشرەف و ئەو برانی ترکە دەنگیان هەبووە لەو خزمەتەیە ئیزنم لێ خواستن زۆر بەلایەنەوە ئاسایی بوو تم کەمێک گۆڕانکاریکیشی تیاکەمتیان هەر زۆر جەنابتان فرین ئێستا قوربانەوەی کە هەیە بە کەمێ دەستکاریەوە لە خزمەتتان ناوێن محمد رفيقي عاشي على رسولي در شفيعي بازوالا محمد رفيقي عاشي على رسولي در شفيعي بازوالا سلوكي برقيبي هادو عالم برز خوشويستي حق تعالى برز خوشويستي حق تعالى محمدي أواي وكل ساتي جياني برلجانو خاستاتي بقرباني شفولي بيوتشانت طواوي سر بساتو دا صلاتي تواوي سر بساتو دا صلاتي تواوي سر بساتو دا صلاتي محمد متيني برزقامت محمد متيني برزقامت أبيني دعوتي ريب شهادات نشانو افتخاري نبي هدايا شياوي البجيرة محمد رفيق محمد رفيقي عاشي على رسولي در شفيقي بازوالا محمد رفيقي عاشي على
رسولي ذو شفيقي بازوانا سروكي برقيبي هالدعانا بريز خوشويستي حق تعالى بريز خوشويستي حق تعالى محمدي بدنجي باقوازن همو شاهو قدا آوات أخوازن سرو مال ظلي من بارد بازي زماني بارد باراني حجازن زماني بارد باراني حجازن محمد رفيقي عاشي على رسولي در شفيقي بازوانا محمد رفيقي عاشي على رسولي در شفيقي بازوانا سروكي برقيبي هالدعانا بريزو خوشويستي حق تعالى بريزو خوشويستي حق تعالى محمد ضلي جيري بلالت أسري عشقيد وأبروي هلالت طواوي داهناني علم صنعات بقرباني خباتي بمثالت بقرباني خباتي بمثال محمد رفيقي عرشي على رسولي در شفيقي بازوانا محمد رفيقي عرشي على رسولي در شفيقي بازوانا سروكي برقيبي هالدعانا بريزو خوشويستي حق تعالى بريزو خوشويستي حق تعالى متيني برزقامة محمد عيمتيني برزقامة أبيني دل بتيري بام شهادات نشان و افتخاري
ناوي آدم شياوي هالبشراوي رسالة محمد أي رفيقي عرشي علي رسولي داو شفيقي برزي خۆ دەستان خۆش بێ و تەکتان نەبزین ئینشاڵڵا. وڵازان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لە بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حاج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لیبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەستەوابان نییە. پاشێو ناکەم. بەڕۆژێت بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ
کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کوواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەک کاتدا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان هەبێت ئازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەکەمان لە سیگەوهەر کە بابەتی سەرەکیمان پێداچوونەوە و ژیانەوەی لەگەڵ قورآنی پیرۆزدا. مامۆستاگیان لە قورآنی پیرۆزدا مەبەست چیە لە ژیانەوە چۆن قورآنی پیرۆز بکەینە چەمکە بووی کە ژیانمان بژێنینەوە لەگەڵەوەی کە بەردەوامی لەوەی کە پێداچوونەوە بە قورآنی پیرۆز بکەین. بەڵێ ئێمە وتمان ڕەمەزان خۆی هەرمانگی ژیانەوەیە بۆ عیبادەتە بەڵام بەتایبەتتر کە ڕەمەزان زیاتر ئەمان باتەوە لای قورئان لەبەرەوەی مانگی داوەزین و هاتنە خوارەوەی قورئانی پیرۆزە ئێمە کە بەرەبەرەوەکو وتمان ئەچینە ناو قورئانەوە هەر لەو سەرەتایانەوە کە باسمان کردیانی هێشتا لە تێنەگەیشتنەوە لە گوێگرتن لە ئاواز و ئیقاع و مۆسیقا و ئەوانەوە تا بەرەبەر ئەگەینە قوڵایی ماناکان و ئەمانە یعنی کۆمەڵێ شت ئەتوانم بڵێم یعنی هەست ئەەکەی قورئان مانایەکی تری بۆ ژیان و مەرگ هەیە یعنی حیات و مەوت لە قورئانی پیرۆزە زۆر باسکرا مامۆستا ناسری سوبحانی زۆر بە درێژی باس لەماکە کە حیات و مەوت مردن و ژیان لە قورئانی پیرۆزە هەرم مردن و ژیانە نییە کە ئێمە با بڵین ئەیبینین بەڵکو جۆرێکی تر لە ژیانی معنەوی هەیە لە ژیان با بڵێن لە هەمان شێوە لە مردنی معنەوی هەیە یانەکرێ ئینسانێک زیندوو بێ بەسەر بەڵام لە ڕووی ڕۆحی و معنەوی و ئەوەی کە وەزیفەیەکی گەورەی لە ژیانە نەبێت و جێگە دەستێکی نەبێ بە مردووی با بڵێن زیندوو ناو ببرێ بە پێچەوانەوە کەسی وا هەیە مردووە ئەکرێ بڵێن ئەم کەسە مردوویەکی زیندوو بێ یعنی دوای مردنی خۆشی ئێستا پێغەمبەران سڵاوی خۆیان لێ ئەم هەموو کاریگەریە چییە؟ یعنی ئەوان لەسەر ژیانی مرۆڤەکانیانە کە ئەوە کاریگەری پەیامەکەیانە کاریگەری ئەوەیە کە ئەوان بەر کاریگەری وەحی کەوتون و بوون بە خاوەنی ڕۆحێکی گەورە و هەتا ئێستا ئەو کاریگەری ڕۆحی ئەوان لە ژیانی ئێمەیان ماوە. ئەمە یعنی کاتێک ئەشتینە ناو قورئانی پیرۆز ئێمە ئەو ئاەتانەمان ئیشارەت پێکرد کە ڕاستەوخۆ یعنی باسی ئیحیا بوونەوە ئەکەن لە ئەدەبیاتی عیرفانیش ئەم باسی ئیحیا بوونەوە و نییە یعنی ئیمامی غەزالی باسی ئیحیا علومدین ئەمە هەمووی باسی ئەم جۆرە زیندویەتیە لە ڕاستیە. قورئان لە چەند ئاەتێکە بەڵێ لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنەکە بێگومان ئێمە ئەبینین باسی باران کراوە. طبعاً باسکردنەکە یعنی زۆر سیر و سەرنجڕاکێشە یعنی هەم جوانی دیمەنی باران بارین لە ڕاستیە
هەمەوەی کە تۆ وەکو شتێک پێویستێکی گەورەی ژیانی مادی ئینسان باسیەکە بەڵام لەو دیویشیەوە باسی یعنی پەیامێکی ترمانەیاتێک کە پەیامی زیندووبوونەوە و ئیحیابوونەوەیە یعنی کە ئەم بارانە چۆن سەرزەوی زیندووە کاتەوە بەرگێکی تری بە بەراکە ژیانێکی تر بە سەرزەمینە بەخشێ قورآن تەشبیه کراوە بە باران یعنی هەر لەو ئاەتانەیە کە لە قورآنی پیرۆزە باسی بارانبارینەکەن بە دوایانە باسی قورآنی پیرۆز کراوە باسی کاریگەری قورآنی پیرۆز کراوە یعنی حتى ابن قیم لم آيتها أنزل من السماء ماء فسالت أودية بقدرها ما لم آيتها بقرآن بباران يعني تفسيرك كأوديش بدلكان بدلي إنسان معناك كشون باران كاريجري لسر بەرزایی و نزمایی سەرزەوی و هەریەکە یعنی هەر پارچەیەکی زەوی بە پێی خۆی یعنی بەرەو کاریگەری بارانەکەوێت دڵی مرۆڤەکانیش بەو شێوە بەر کاریگەری قورآنی پیرۆز ئەکەون مامۆستا ناسری سوبحانی لە تەفسیری سوورەتی یونسا کاتێک کە ئەچێتە سەر ئاەتی 48 و 52 ئەوانەکە ئاەتانە باسی بارانبارینەکەن بە دواشیان یعنی باسی کاریگەری قورآنەکە قورآنیش وەکو بارانێکی تر یعنی هەر مامۆستا ناسر ئیشارەت بەمە ئەکات بەڵێ ئەنجانێتر زۆر یعنی ئێستا بۆ نمونە سید حوسێن نەسر یعنی بڵین ئەڵێ یعنی قورآن بە باران تەشبیهەکات یعنی وەکو کاریگەری قورآن وەکو کاریگەری باران وایە هەندێک لە یعنی زانای تر فەیلسوفی تر بە هەمان شێوە یعنی ئاستیان بەم تەشبیهە بەم لێکچوونە لە نێوان قورآن و بارانە کردووە کاتێک بڵین بارانەباری ئێمە هەمومان هەست بە جوڵەیەک لە زەویە ئەکەین یعنی دەنگێک داچڵەکانێک لەسەر زەوی دروسە بێ ئەمەی کە قورآنیش تەسویرێکە ومن آياته أنك ترى الأرض خاشعة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت يعني سەرزەوی ئەم زمینە ئەلەرێتەوە ئەم زمینە جوڵەیەکی تێیەکەوێ ئەم زمینە دەنگێکی لێ بەرزە بێتەوە دوایی وەکو ئەبینین ڕەنگێکی تریش ئەپۆشێ ئەمە یعنی ئەم جوڵەیەی کە باران دروستیەکان دروست یعنی هەمان جوڵە قورآن لە ڕۆحی ئینسانە دروستیەکە کاتێک ئینسان گوێی لە قورآنی پیرۆزە بێ بە تایبەت بە تێگەیشتنەوە بە تەدەبورەوە ئەوەی کە قورآنی پیرۆز یعنی لە کۆمەڵێک ئاەتی زۆرە ئیشارەت بە تەدەبور و بە بیرکردنەوە ئەکا یعنی ئینسان وەکو بڵێ معریفەیەک وەرەگرێ زانستێک وەرەگرێ بیرکردنەوەیەک وەرەگرێت کە ئەم ئینسانە ئەکاتێ ئینسانێکی تر لە ڕاستیە جا مەبەستمەوەی یعنی ئەم گۆڕانکاریە کە باران دروستیەکە لەسەر ژیانی ئینسانەکان و لەسەر ئەم ژیانەکە ئەیبینین قورآن بە هەمان شێوە ئەو کاریگەریە دروستەکە هەر بە دوای ئەمایەتەشات چەند ئاەتێک باسی کاریگەری قورآنەکە یعنی هەر بۆەوە کە ئیشارەتی پێ بکەین شتێکی تر یعنی لە قورآنە باسی نور زۆر هاتووە کەمە زۆر جێگەی پرسیارە یعنی مەبەست لە نور کەسێک نورانی بێ ها زیینوو بێ نورانی ماڵێک ڕووناک بێڵێ نوری لێبارێ وەکو نور وەکو هێمایەکی ژیانەوە و ژیانکردن قورآنیش بە نور باسەکرێ ئەمە ینی ئەمە بۆ ئەم شوبهانە بۆ قورآن چییە بەڵێ طبعا يعني مسألة باسی نور لە قورآنی پیرۆزە زۆر جێگەی پرسیارە یعنی کۆمەڵی پرسیاری گەورە لە لای ئینسان دروستەکە مەبەست لەم نورە چییە مەبەست چ جۆرە ڕۆشناییەکە طبعا ئێمە ڕۆشنایەکی فیزیکی مانەیە پەیوەندی بە ژیانی دنیاوە هەیە بەڵام جۆرێکی تر لە ڕۆشنایی هەیە کە ڕۆشنایی ئیمانیە پەیوەندی بە ژیانی معنەویمانەوە هەیە ئێمە یعنی نور هەر لە بڵین وەکو ئەوەی کە یعنی خوای گەورە وەکو نور لە سوورەتی نورە وانيا يعني باز لخويك الله نور السماوات والأرض يعني أم نورهم روشنایی کە ژیانی سەرزەوی پێوە بند ئاخر ئەگەر سەرزەوی ڕۆشنایەتیانە بێ ژیانی فیزیکی ئەم ژیانە لە سەرزەویە دروست نابێ یعنی ژیان بەستراوە بە ڕووناکیەوە وەکو چۆن لە پێشەوە وتمان بەستراوە بە بارانەوە بە هەمان شێوە ڕووناکیەکی تر ڕۆشنایەکی تری معنەوی هەیە بەبێ ئەوە ژیانی ئینسان ناتوانێت ژیانە معنەویەکە بگوزارێنێت لە ڕووی ڕۆحیەوە یعنی خاوەنی ژیانێکی تێر و تەواو بێ ئەنجا دوای ئەوە یعنی قورآنی پیرۆز خۆی یعنی هەر قورآنی پیرۆز لە چەند ئاەتێکە بە نور ناوبراوە هەر خۆی واتبعوا النور الذي أنزل معه يعني ئەو نورەی کە لەگەڵ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ هاتوتە خۆ یعنی قورآن ڕاستەوە خۆ ئەلێرەیە پەیامەکە قورآن خۆی بە نور ناوە بە کۆمەڵی ئاەتی تریش هەر بە هەمان شێوە یعنی لە قورآنی پیرۆزە هەموو قورآن بە نور ناوە بن یعنی پێغەمبەریش درودی خوای لەسەر بێ خوای گەورە یعنی لە قورآنی پیرۆزە بە نور ناوبراوە یعنی ئەمە لە ڕاستیە یعنی وەکو بڵێ ئەوەمان پیشانەیە کە نوریش ئەم ڕۆشنایەش وزەیەکی تر زیندویەتیەکی تر ژیانێکی تر یعنی ڕۆشنایەکی تر بە دیوی ناوەی ئێمە ئەبەخشێ بە ڕۆحی ئێمە بەخشێ بە گیانی ئێمە ئەبەخشێ و ئەمەش وەکو وتمان پەیامی ئیحیا بوونەوە پەیامی زیندوو بوونەوە و ئەوانە بەرەو
مامەسامی باست کرد لە ڕابردووە لە ئێستاشا چۆن مرۆڤ ئەگۆڕێ زۆر جارڵێن جا قورئانکی گۆڕی یان فڵان کەسی گۆڕی هەنێک نمونەیەنەوەها ڕەنگە نەزانم چۆن پرسیارەکەی مگەر هەڵە نەبێ لە ڕابردووش و لە ئێستاش و ڕەنگە لە داهاتوش ئەم جۆرانە لە ژیانەوە لە قورئانیان لەو چەمکەوە چۆن مرۆڤ ئەگۆڕێ کی گۆڕیوە بەڵێ وڵای ئەمە ئەگەر یعنی تۆ دیارەمە پرسیاری لەوە چێ خەڵک بێت یعنی بێگومان پرسیار یعنی گۆڕانکاری قورئان چۆن چۆنیە لە چ ئاستێکە یعنی وا نازانێ بۆ نمونە قورئان دەتوانێت گۆڕانکاریەک لە ئینسانە دروستکە بەس ئێمە ئەگەر بگەڕێنە بۆ سەرەتایەت نەخوارەوەی قورئانی پیرۆز یعنی چەند ئاەتێک لە قورئان بەرەبەرەیە نەخوارەوە هێشتا ئەم پەیامە تەواو نەبوو ئەمسی جزئی قورئان هەر لەو سەرەتایەوە خەڵک ئەبێتە کەسێکی تر هێشتا وانە جزئەکانی سەرەتا بڵێن جزئێک تا دوو جزئیش خۆ هێشتا مەعنا گەورەکانی دین گەورەی ئیسلام وەکو شەریعەت وەکو پەیامەکانی وەکو باسی عەدالەت وەکو کۆمەڵێک مەسایلی تری گەورە هێشتا ئەمانە لە قورئانە نهاتوونەتە خوارەوە ئەم ئینسانانە ئەم گۆڕانکاریان بۆ دروستە بێ وەکو وتمان هەر بۆ بە کاریگەری ئەوەی کە ئەمە کەلامێکی جیاوازە ئەو پرسیارەی مرۆڤ بۆ دروستە بوو ئەم کەلامە ئەبێت چ کەلامێک بێت چونکە لە ڕاستیە قورئان ئیمان دروستەکە یعنی قورئان کە گوێی لێگیرا لەو سەرەتایەوە ئیمانی دروست کرد ئیمانیش بەرەبەرە یعنی وەکو مامۆستا ناسریش ئەڵێ یعنی لەم دایکی ئیمانە ئینسانێکی تازە دروستە بێت یعنی ئینسان جارێکی تر سەر لە نوێ لە دایک دەبێتەوە ئێمە بینیمان یعنی لە مێژووە و لە قورئانی پیرۆز یعنی قورئانی پیرۆز ئیشارەت بەو سەردەمە ئەکا بەو ڕۆژگارە کە چۆنە مرۆڤانە بەرەبەرە ئەبن بە مرۆڤێکی تر یعنی تا ئەوەی کە لە ڕواایەتە ئیشارەت بۆ کراوە هەندێک کەس لە سەردەمی پێغەمبەر دوخوای لەسەر بێ لە مەدینە وەکو ئومەتێک ناوبرا وەکو ئەوەی کە قورئانی پیرۆز حەزرەتی ئیبراهیم وەکو تاکێک بە ئومەت ناوە بە معنیە ئین ئیبراهیمە کانە ئومەتەن ئەم تاکە ئومەتیانە کە لە سەرەتاوە دروستە بن لەسەر ئاستی تاک جۆرێک لە لەدایک بوونەوە بۆ ئینسانەکان دروستە بێ ئەوەی کە ئیتر لە عیرفانە پێوترێت تەوەلودی دووبارە یعنی ئەمەیە دواتر لەسەر ئاستی کۆمەڵیش کۆمەڵگەیەکی تازە دروستە بێ کۆمەڵێک یعنی ئەوەی کە قورئان بە ئومەت ناوی ئەبا خۆی ئیترەمە بەچی دروستە بێ بە قورئان دروستە بێ واعتصموا بحبل الله جميعا ئەم ئاەتانە یعنی بەرەبەرە یعنی باسی ئومەتیان تایە کە لەم تاکانەوە لەم بناغانەوە لەم کۆمەڵانەوە لەم بناغانەوە بەرەبەرە یعنی کۆمەڵگەیەکی تازە ئەم کۆمەڵگەیە سەرەتا لە مەککە یعنی بناغەکەی بۆ دائەنرێت و لە مەدینە ئەم کۆمەڵگایە تەواو ئەبێ با بڵین پێ ئەگا بەرەو پێگەیشتنی زیاتر بەرەو ئەو ئەڕوا کە دەوروبەریش یعنی ڕۆشن بکاتەوە یعنی مەدینە بەچی ئەگۆڕێ یعنی مەدینە بەچی با بڵین هێشتا ئیسلام نهێزێکی هەیە وانە نەقوەتێکی هەیە ئەوەی کە پێوترێ هێزی مادی هێزی سەربازی هەر جۆرە هێزێکی تری ئابووری نازانم چی ئەوانە هیچیان نییە ئەوەی کە هەیە نور و ڕۆشنایی قورئانە کە لە ڕەفتار و ئەخلاق و هەڵسوکەوتی ئەسحابە ئەبینرێ بەرجەستە ئەبێ یعنی ئەوەن یەکێک لە کتێبەکانی سیرە سەڵابی وابزانم ئەڵێ شاری مەدینە بە قورئان فتح کراوە کە مەدینە ئەبێتە سەرەتا بۆ سەرکەوتنەکانی تر وانە دوایی یعنی سەرکەوتن لە غەزەواتی تر سڵحەکان یعنی کە خوای گەورەش یعنی سڵحەکان بە سەرکەوتن ناوە بە سڵحی حودەیبیە ئینا فتحنا لەکە فتحا مبینا باسی سڵحی حودەیبیە یعنی باسی فتح پەیوەستە بەم سڵحە گەورانەوە ئیذا جاء نصر الله والفتح پەیوەستە بە گەڕانەوەی مسلمانان بۆ مەککە یعنی ئەمانە هەموو لەکوێ لە بڵین مەدینەوە دروستە بێت جارێکی تر کە ئەگەڕێنەوە بۆ مەکەیەکی تر بنیاتە بدرێتەوە یعنی ئێمە بینیمان مرۆڤەکانم گۆڕانکاریان بەسەراهات خستن یەسەر ڕێگەی گۆڕانکاری لە مەدینە و بەرەبەرە دنیا و دەوروبەری خۆیانیان گۆڕی ئەوەی کە قورئان یعنی بەگوێی ئێمە شیعەدا إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم أجر تول لنفسه ولا الروح وقرآن كاريد بسرعات كأم قرآن لنفس الروح أم قرآن كاري أبو إنسان كان دروسك أجر قرآن كاري بسرعات دورو بري خوي دنياي خوي جياني خوي ما وصل نمسبوب ولا كاك دانيال داولي ورنقم قصكي برسياركي ما وصل شوان كتائس قرآن كاري جريه لسر كمل قال لسر خلق لسر عالمي علماء ودنيا جنابة فرموت قورآن نورە بۆ هەموو نور و تیشکێکیش تایبەت نییە بە کۆمەڵێک و بەشک بە مجتەمەعێکەوە نورێک هەموو کەسێکە گرێتەوە مەولانا جوانە فەرمێڵەی ئینسان ئەبێ ئەو بارانە بێت چکە جەنابەت فەرمووت زۆر جار قورآن بە باران تەشبیه ئەکرێت و پێناسە ئەکرێ هەمیشە مەولاناڵێ ئەبێ ئینسانی مسلمان ئەو بارانە بێت کە بەبێ مستەوە ئەبارێتە سەر گوێسەبانی مزگەوتێک و گوێسەبانی مەیخانەیەک پێم وابێ ئەمەشی هەر لەو نوری قورآنە وەرگرتووەکە نوری قورآن یان قورآن کاریگەری هەتەنها بۆ مسلمان نییە بۆ غێری مسلمان هەیە من ئەم دەم چەند ڕۆژەیە ئامارێکم بینی کە بەڕاستی
مسلمانانی عالم زیاتر لە 2 ملیارن ئەمە ئەگەر کاریگەری قورئان نەبێت تقریبا نیوەی گۆی زەوی پێک ناهێنین بەڕاستی لە ڕووی نفوس و ئامار و لە ڕووی مسلمان بوونەوە کە کاریگەرەکەی ئەسڵی قورئانە بەڕاستی زۆر جوانە کاک هێمن یعنی سەرنجێکی زۆر ورد و جوانە وەکو چۆن باران یعنی هەموو ژیان زیندووە کاتەوە بەرهەمی باران بۆ هەموو مرۆڤەکانە لە بەروی باران بەرهەمی قورئانیش هەر لە بەرهەمی بارانەوە وەرگیراوە بەڵێ خوای گەورەش خوای هەموو مرۆڤەکانە و ژێنەری هەموو مرۆڤەکانە و ئێمە کە لە نوێژەکانە الرحمن الرحیم بسم الله الرحمن الرحیم بەردەوام ئەم ناوانی خوای گەورە ئەڵێنەوە یعنی ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لەحزە و ساتێکی ژیانە جیلواکە یعنی ئەگەر ئەم ڕەحمەتی خوانە بێ ژیانە وەستە یعنی ئەمە هەموو مرۆڤەکان ئەگرێتەوە یعنی هەر هەموو مرۆڤایەتی سەرزەوی لەبەرەوەی خوای گەورە خوای هەموو مرۆڤەکانە و با بڵین ئەو مرۆڤی هەمووی لەنەوەی ئادەم دروست کردووە کە بە جێنشینی خۆی لەسەر زەویە باسیەکە بەڵامی تر مرۆڤ یعنی کە خۆی جۆرێک لە لادان بەڵام ئەو لادانەش هێشتا نابێتە سەبەبی ئەوە کە خوای گەورە لە ڕەحمەتی خۆی بەریکە زۆر موقیفی جوانمانەیە کاک دانیار یعنی ئێمە قورئان کە ترۆپکی ئیسلامە خوا سەر ترۆپکی هەمویانە لەناو ئاکاری ئیسلامیە کۆمەڵشتی زۆر بەسیتمانەیە کە کەس هەر زۆر بێ ئاگان لێی بەڕاستی من وەختێک کە چوون بۆ عەمرە لە مەدینە بووم لە باب البیلال ئەچینە ژوورەوە عادەتەی بۆ ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زەلامێک دانیشتە بوو ئەگریا ئەجنەبی بوو ئەگریا و خەڵک لێی کۆبوو بۆ منیش جا باسم لە کاریگەری نە قورئانە ئیسلام و ئاکاری ئیسلامیانەیە ئەمە زۆر مهمترە ئەچینە ژوورەوە سێرەکەم ئەگریا و حاڵەتی دروست بوو خێزانەکەشی ئافرەتێکی ژاتە بوو دوایی زانیم خێزانەتی دەستی گرت و وتی با بڕێنەوە دوایی خەڵکێک لێی کۆبوو وتمەوە چییە بۆچی واگری وتی ئەمەی چێکە لە مهەندیسە ئەجنەبیەکان کە لە حەرەمی مەکەیە ئشرافی ئەو تعمیرات و گەورەکردناکەن بەچی مسلمان بوو بێ کاریگەری چ شتێکی لەسەر دروست بووە لە سەفی نوێژە یەک لەحزە کە بانگیرێت 1 ملیۆن 2 ملیۆن کەس لە سەفی نوێژە بەبێ جیاوازی ئەوەسن بە یەک جل و بەبێ جیاوازی و بەبێ گەورە و بەبێ بچووکی و بەبێ ڕەش و بەبێ سپی کاریگەری بە سەفی نوێژ لە یەک لەحزەیەکە ئەو خەڵکە ئەو عەشاماتە بۆ سەفی نوێژ ئەوەسن کاریگەری ئەوەی لەسەر دروست بووە بینیوێت یەک لەحزە چۆن فکری کردەوە مسلمان بووە ئەو شەوە بردبیانە شوێنی بانگدانەکە موەزینەکە و لەوێ وتیری مسلمانە بموو هەر شەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم یەتەخەوی وتی حەزەکەم بێ بۆلام ئەڵێ چەند ساڵە ئەم پیاوە ئەم مهەندیسە ئەجنەبیە کە مسلمان بووە یەتە بەر ئەم ڕەوزەیە جورئەت ناقا بچێ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێ ئەگریە گەڕێتەوە ئەموو ڕۆژ ئێمە کار و پیشێتی جا ئێمە مسلمان زۆر جار ئاکار و کارەکانیشمان کاریگەری لەسەر مجتەمع و کۆمەلگای دەرەوەی خۆمان و ناوی خۆشمان دروستەکا بەڕاستی بەڵێ زۆر جوانە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین هەر ئەو فراوانی ڕەحمەتی ئیسلام و یعنی قورئانیش هەم بە ڕەحمەت ناوراوە پەیامهێنیش یعنی پێغەمبەریش درودی خوای لەسەر بێ کە قورئانی هێنا و ئەویش خۆی بە ڕەحمەت ناوبرا دەست خۆش ماوەسەیان ماوەسە سەفین بێمە لای بەڕێزت ببوورە زۆر لێ دابڕین دەست خۆش بێ خەیر و بەرەکەتە قوربان یاخوا دەست خۆش بێ ئەگە پێش بچین لای بەرهەمێکی دیکە ئەمە پرسیاریەوە بکەم لە هونەری ئیسلامیە ئەو چێژ و جۆش و خۆشی کە بیدایەت باستان کرد لە ئێستادا ئەیبینی تۆ یان هەرەوەی ئەو کاتە بوونی هەبوو خۆی معلومە بۆ هەموو سەردەمێک چێژێکی تایبەتی خۆی هەیە بێگومان ئێستا کە گوێ لە کون مع اللهی تەرى الله معەکەگری ئەمە شتێکی کەولا دروستەکە ئەو کاتەشی کە تۆ گوێ لە نەشیدێکی بووگوزاواگری مەسەلەی پیرۆزبایی و تەوقەی گەرمت لا دروستەکە ینی هەمووی بۆ سەردەم و زروفی خۆی کاریگەری تەواوی هەیە ئەوەشی کە هەیە یعنی هەرچەنە بیری لێکەمەوە ئەم کاروانە بێزگە لەوەی کە قیام و ڕکوع و سجودی تایە لە بابەتەکەی ترا بەبێ دەنگی خۆش و بەبێ ئەو لە عیرفانیانە ئیشەکان ینی بڵێن متیەکی پێوە دیارە
بەتایبەتی ینی لە سەردەم و زروفەشە لایەن یەکەیە لە ڕۆحە ئیلا هەر بوو بابەتانە پڕەبێتەوە بێجگە لە مەسایلەکەی تر ئەلا بذیکری لای تەطمئین القلوب لەسەر سەرمانە بەڵام قەزەیەکە مەجالی تیانێ هەڵبەتە کۆمەڵە وشانێک کە بگاتە دڵ نەک هەموو شتێک بەڵێ بەتاکی تەبعا هەموو شتێکیش هەموو شتێک نایە لە وەتەری دڵ هەندێک شت هەیە وەتەرەکانە جوڵانێ زۆر ڕاست جا بەتایبەت بەو پاشخانە ئەدەبی و مامەوەسانە بەس ماوەسانە بەس باسی تەوەلد و دووبارە ژیانەوەی کرد جا ماوەستا مەولەویژە فەرمەیە هەر کەس تەوەلد دووبارەش نییە هەڵبەت سەعادەت ستارەش نییە جا ماوەستا ئێوە ئەو ئەدەبیاتە باشەی هەمانە ینی خامەیەکی باشە بۆ نەغمە خۆشان بتوانن بە ئاوازێکی خۆش بیچڕن ئەو عاریفیەتی و عیرفانی لە تێکستەکانە هەیە دوای مشکلی لێ بگرین ینی ئەوزان و مافەشمان هەیە وەڵا بەتاکی قوربان و ئەگەر زۆر گینەک دەکەم لە ئەوەش لانێم هەر بۆ سەگەی جەنابی باوەساش نەک هەر کاریگەری قورئان تەنانەت پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام کابراک لە ضیمات هات لە مەکابیسی کەوتیان ئەم پێغەمبەرە بەو شێوازەی گەنجەکانەمی بە خراپ باسییانە یانوت شێتە یانوت کەسێکە با لێی داوە تیت ناو نیشانەکەیم پێ بڵێن من خۆم لەو شتانەیە شارەزام باشکم ئێخوا لەسەر دەستی من شفای بۆ بدێرێ محەممەد المستەفا دۆزێتەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەی دۆزێتەوە بەڵێ هەڵە قسە بکە من زۆر کەس لەسەر دەستم خوای گەورە شفاییاوە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی إن الحمد لله نحمده ونستعينه إلى آخره کابرا واقعی وەڕامێنێ خوا بۆم ئاعیدی الکەلیمات بۆم دووبارە بکەرەوە خوا إن الحمد لله إلى آخره تا سێ جار فەرمێ وەڵڵاهی ئەم کەلیماتانە قوڵایی دەریاکانی بەڕێوە مەجالی تیانە کورە من نوشتەم زۆر کردەوە بۆ خەڵکو ئەوەی کە جین لێیاوە ئەوەی کە شەیطان لێیاوە ئەمە ئەوە نییە تۆ دەستم بەرێت خوا باشە حتمان بێنم ئەمەش بۆ قەومەکەم بۆ قەومەکەش ئەوە فعالیەتە بەبێەوەی کە قورئانیش بخوێنێتەوە جا ئەو کاریگەرە جوانانە بەڕاستی بانی ناوت چەند خۆشە ئارەقت گوڵاو بۆ نردووە نەوشە صلى الله عليه وعلى آله وسلم ماما ساجان ببخشن بابەتە عیرفانیەکانی جەنابتان و بەزە حەزم کرد خۆشاکیمان لە بەرهەم فەلسفی و بۆ ڕۆحێتی بۆ کاتمان زۆر نەماوە دین و لە ڕۆحی عیرفانەوە نزیکن و عیرفان هیچ کاتێک بەبێ هونەر نەیکراوە بەبێ هیچ کاتێک یانێ نەیکراوە قربانی ناوێ چەند خۆشە قوربانی ناوێ چەند خۆشە عراقت گوڵە بۆ نێوە ناوشە نێرگێ زارە
لاژێر بارەگای خۆدا نووسراوە لاژێر بارەگای خۆدا نووسراوە فێروستەرایی پێسێر پێراوە فێروستەرایی پێسێر پێراوە ناوی تۆ چێرە چێرە و کێرە بە ناوی تۆوە چێرە هەڵکێرە دوور و نێزی ڕی پێ دەرکێرە لە دوور و نێزی ڕی پێ دەرکێرە قوربانی ناوت ناوت چەند خۆشە ئاراقی گوڵان بوونێوە ناوشە ئاراقی گوڵان بوونێوە ناوشە خواناوی کردووی بەهاو ناوی خۆی خواناوی کردووی بەهاو ناوی خۆی مایەی بڵندی ناوی عالەم تۆی مایەی بڵندی مایەی عالەم تۆی قوربانی ناوت ناوت چەند خۆشە ئاراقی گوڵان بوونێوە ناشە قوربانی ناوت ناوت چەند خۆشە ئاراقی گوڵان بوونێوە ناشە صلي ربي ألف ألف على نبي المصطفى خوا دەستان خۆش بێت ئەوسەیان بینە لای بەڕێزت پێمان خۆشە گوێبیسی کۆمەڵە شعری بەڕێزیشت بین ئینشاءالله پێش شێعرەکە شتەگەر پەیامێکی شتە بێ چونکە ڕەنگی تر کۆتایی بێ بەڵام زۆر سپاس بۆ هەموو لایەک وەڵا هەر ئەوەیە کە ئێمە ئەکەوینە ناو مانگی ڕەمەزانەوە چینە حەزوری قورئانی پیرۆز یعنی ئامادەی ئەم گۆڕانکاریە گەورەیەمان تیابێ لە ڕۆحەوە لە بیرکردنەوەەوە لەوەوە یعنی کە قورئانی پیرۆز بە وشەیەک ئیقرأ ئەمە یەکەمین وشەی قورئانی پیرۆزە یعنی ئەم هەموو گۆڕانکاریە گەورەیە کە ئیسلام لەم سەردەمەیە گەشتۆتە ئێستا لە وشەیەوە دەسی پێ کردووە کە ئەمەی تر یعنی کرانەوەی دەرگای هەموو با بڵین هەموو زانین و زانست و زانیاریەکان لە وشەیەوە دەست پێەکە ئەم وشەیە چ کاریگەریەکی گەورە دروستەکە بەڵام کە قورئان ئەفەرمێ ئیقرأ بسمی ڕەبیک یعنی خوێندنێک بە ناوی خوای گەورەوە دەست پێ بکە زیندوێتیەکە لەمایە یعنی بنیاتنانەکە ئاوەدانکردنەوەکە پێگەیاندنی مرۆڤ یعنی ئەوەی کە قورئان بە تەسکیە ناوی ئەبا باڵا پێکردنی ڕۆحی مرۆڤ ئەوەی کە مەدارج السالکین سوورەتی فاتحە ئەبێتە زەمینەی مەدارج السالکین یعنی بەرزبوونەوە و گەیشتن با بڵین بە مەقامی نزیکی لە خوای گەورە یعنی قورئان
با بڵین لەوێەوە دەست پێەکە و بەم شێوەیە مرۆڤەکان بەرەو گەورەی و باڵایی ئەبا یعنی بەناوی خوای گەورەوە زانستێک عیلمێک زانیاریەک بەم ناوەکە دەست پێەکە. ئەم ئیقرایی تر هەم خوێندنەوەی ئینسان بێ ئیقرا بسم ربک الذی خوێندنەوەی خەلق بێ خوێندنەوەی هەموو ئاەتەکانی خوێندنەوەیەکی بەردەوامی هەموو ئاەتەکانی قورئانی پیرۆز بێ لە هەموو سەردەمە جیاوازەکانە و دواییش یعنی هەر لەو سوورەتەیە اقرأ باسم ربك الذي خلق أما همو خلق يعني بيويست بخوين ريتوا دوايش لنا وخلق إنسان خواهي قورا خلق الإنسان من علق إنسان بير لخوي بكاته بتواني خوي بخوينته وخوي بناسه كخو ناسين يعني أبيت السرطان كي قورا بو دنيا ناسين وبو خوا ناسي بو أوي كإنسان بتواني جيانك بنيك أوي كقرآن يمرو في بي بجيانه هر لم سورة الشايبة قمان يعني باسي علم بالقلم باسي قلم باسي أمانة يعني أم وشانة بون بسرتا بوم قرآن كارية قورانا هو دارم يعني قرآن جاري كتير ببيتا يعني لرمضان جاري كتير خومان من بي بناسيته وخلق من بي بناسيته وجيان وكومل قمان جاري كتير بي بناسيته وبي بنيات بناته بس خوش ما وصيك بالله جا فرمون شتك الشعر بخيننا بس ما وصل بيويسد ب عود مان لاي ودف مان لاي ونيش مان هي والله ام جاري قر عود به ما وصل سفينة عزيز ما بو بكيش بس خوش ما وصل سفينة سباستك ما كي بي وزام كا جامد خوي بي شەوێکی سەوز مانگ لە پشتی لووتکەکانی ئەو بەرەوە سەوزایی باخان ڕنگ دەکات نیگام بەسەر گەڵاکانە دەتوێتەوە لە ژێر باڵی تریفەدا کێوەکان کپ هەڵاژاون بەڵام دەنگێک لە قوڵایی گیانیانەوە دەگاتە لام دەنگێک کە من بە حاڵ دەخات درەختەکان بە تەرتیلی نێوگەروی چەم سوورەتی وەللەیل دەخوێنن نازانم چۆن دێمەوە ژوور بەرماڵی ئەم شەوم سەوزە بەرماڵم ئەم شەو لەسەر ئاو ڕادەژێنرێ نازانم خەوتومیان تازە بە خەبەر دێم هەر ئەوەندەم لێ ڕۆشنە مەرارەتم لێ ڕەویوە مەلەکان لەسەر لقەکان هەڵدەفڕن و لێرە شەوگار هەر هێندەیە بەدەنگیان دەچمەوە کەنار هاژەی چەم و بە پرژە نورینەکانی دەستنوێش دەگرم لەگەڵ ئەوان دەچمە نێو ئاەتی فەجر بە ئیشراقی قەسەمی خوا هەناسەمان ڕۆشن دەبێ والصبح إذا تنفس هەر پێکەوەین تا دەگەینە خوێندنی سوورەتی زوحا زەحمەتان کێشا بەخێر بێن یاخوا ماوسەیان دەست خۆش بێ دەستی هەمولایەک خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووین بێگومان ئەم جۆرە قسەکردنە لە بەرنامە و لە کاتێکی دیاری ئەو زۆرەکی شەوە قسەکردن لەبارەی قورئانەوە لە ڕاستیە یعنی وەکو بڵێ ئەگەر تۆ هەموو شەوەکەش تەرخانکەی بۆ قسەکردن لەسەر ئاەتێ هێشتا هەرکەمە کاتێکە تۆ یعنی بە درێژایی ئەم زەمەنە ئەم ئاەتانە باسییان لەبارەوە کرێت تەفسیرەکرێن قسەیان لەبارەوە کرێ کاریگەری و دەنگدانەوەیان هەیە ئێمە یعنی هەندێک شتیکەم و کورتمان لەو بارەوە وت بە هەمان شێوە کات بەسەر بردن لەگەڵ هەندێک کاری هوەریە لە ڕاستیە تام و چێژێکی تایبەتی هەیە و با بڵین ئینسان ئەباتە ناو بیرکردنەوەیەکەوە و ئینسان ئەکرێ بڵین لێرەوە بەردەوام یعنی بە دوای جۆرێک لەم جۆرە چێژەیە بگەڕێ
دەستخۆش بێ مامۆسەگیان یەخوا بەخێر بێ مامۆستا سەفین حسێن سرود بێژوەروها مامۆستانە بە زەورامی شاعیر و نووسری یەخوا بەخێر بن و وتی پازیزە خۆشەویستە و کاگێ من پنجێنیش فاستانەکەین بەخێر بن یەخوا سەرچاومان زەحمەتان کێشە منیش پێشترە لە خزمەتیان بەزم ستافە مۆسیقی ناسم بەڕاستی ینی ماندوو نابی 5 دقەیەک بەسە لەگەڵ ڕێزیانە بەڵێ یەخوا بەخێر بێن سەرچاومان بەرز بن بەڵامی تر ئیشی ڕاستە و خۆش تۆزێ هەندێک گرفت دروست دەکات یەخوا دەستان خۆش بێ بێکەم و قوتی بوو ئازان و خۆشەویستانمان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی سیگەوهەر تا بەرنمەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش بێ